لە نێوان هەردوو شاری ئەدەنە و مێرسین ئەو ڕووداوە نەخوازراوە بوو کە کاتێک ئێمە دیمەنەکانمان لە تۆڕە کۆمەڵایەتیەکان بینی لە ناخەوە هەژاین و هەستمان بەوە کرد ئەو پەلاماردانە نامرۆڤانەیە پەلاماردانی شکۆی خەڵکی شارەکەمان گەلی کوردستان و هاوڵاتی کوردستانیە. بۆیە هەرزوو وەکو پارێزگای هەولێر بۆ خاوەندارگەرکردنی ئەو بابەتە و بۆ بەرگریکردن لە شکۆی هاوشاریان و هاونیشتیمانیانمان هاتینە سەرخەت و لەگەڵ کۆنسوڵی وڵاتی تورکیا و فەرمانگەی پەیوەندیەکان و لەگەڵ ئەو دامەزراوانەی کە پێویستی کرد بۆ هەڵوێست دەربڕین و داواکردنی هەڵوێستی ڕەسمی حکوومەت کە ئەو کارە کارێکی زۆر تند ئاژۆیی بوو و بە جۆرێک بوو بیرکردنەوەی کاری ڕەگەزپەرستانەی زۆری لێ دەکرا. بۆیە وێڕای ئیدانەکردنی ئەو کارە جارێکی دیکە بەناوی پارێزگای هەولێر دڵنیایی بە هاوشاریانی خۆشەویستمان دەدەین شکۆی هەر تاکێکی هاوڵاتی شاری هەولێر شکۆی ئێمەیە، شکۆی حکوومەتە و لەگەڵ ئەوەشدا چۆن بەرگری لە شکۆی هاوڵاتیان و هاونیشتمانیانی خۆمان دەکەین وەکو حکوومەت بە هەمان شێوەش بەرگری لەو میوانە و لەو کەسانەش دەکەین کە دێنە وڵاتی ئێمە کە دێنە شاری ئێمە دەبی سەلامەتی ئەوانیش هەمیشە پارێزراوبی بە تایبەت لە هەولێری پایتەختدا کە هەولێر ناسنامەی ئارامی ناسنامەی بەیەکەوە ژیانی تێدا هەیە. ئێمە وێڕای جارێکی دیکە ئیدانەکردنی ئەو کارە هیوای سەلامەتی بۆ کاک مشتاق دەخوازین کە بەداخشەوە تا ئێستاش تەندروستی زۆر باش نییە و سوپاسی هەموو ئەو لایەنانەش دەکەین کە لەگەڵمان هاتنە دەنگ لەسەر هەموو ئاستەکان لە هەرێمی کوردستان و لە عێراق و تەنانەت لە تورکیاش لەسەر هەموو ئاستەکان خەڵکێکی زۆر هاتە دەنگ. سوپاس لە بۆ کۆنسوڵی وڵاتی تورکیا لە هەولێر کە لە کارە لە سەرەتاییەکاندا لەگەڵمان لەسەر خەت بوو ئەو بەڵێنەی بە ئێمەیاندا بۆ دۆزینەوە و دەستگیرکردنی تاوانباران لە ماوەی 3 سعاتدا فعلەن تاوانباران دەستگیرکران و دۆزرانەوە. ڕاستە ئێستا وەز تەندروستی کاکە مشتاق باشە ئەلحەمدولیا بە سەلامەتی گەڕایەوە شار و وڵاتەکەی خۆی، بەڵام دیسانە کە بەلای ئێمە ئەو بابەتە کۆتایی پێ نەهاتیە. نامەیەکی فەرمی لەگەڵ ئەو دیکۆمەنتانەی لە لای کاک مشتاقە پێشکەش بە قونسوڵی وڵاتی تورکیا دەکەین دەمانەوێ ئەو کەیسە وەک چۆن بە دەست و برد لێ هاتنە دەنگ دەستیان خۆشبی و سوپاسیان دەکەین بە هەمان شێوە ڕێچکە یاسایەکەی خۆی بگرێتن ئەو تاوانبارانە ببنە پەندێک بۆ هەموو ئەو کەسانەی کە بیری تند ئاژۆییان هەیە ببتە پەندێک بۆ ئەوەی کە نە لە تورکیا و نە لە وڵاتی ئێمەش کەس جورئەتیەوە نەکا بەو جۆرە پەلاماری میوانی خۆی بداتن. دیسانەکە من وێڕای سوپاسکردن لە بۆ هەموو لایەک سوپاس لە بۆ کەناڵەکانی ڕاگەیاندنیش ئێوە کە بەشێکی گرنگ بوون لە گواستنەوەی ڕاستی ئەو ڕووداوە لە جولاندنی هەست و سۆز و عاتیفەی ڕای گشتی کە ئەو کارە لەگەڵ هاونیشتمانێکی ئێمە دەکرێت. ناشکرێ سوپاسی کەناڵەکانی میدیای وڵاتی تورکیاش نەکەین کە ئەوانیش بە هەموو جۆرەکانیەوە وەک کەناڵەکانی ناوخۆیی خۆمان ئەوانیش بۆ نیشاندانی ئەو بابەتە و گواستنەوەی پەیامەکانی ئێمە بە جۆرێکی گرنگ و باش گرنگیان پێدا. دووبارە هیوای سەلامەتی لە بۆ کاک مشتاق دەخوازین جارێککە تاکید دەکەینەوە بەرگریکردنی ئێمە لە کاک مشتاق بەرگریکردن بووە لە هەر تاکێک هەر ئینسانێکی شارەکەمان لە هەر ڕەگەزێک بین لە هەر بیرکردنەوەک بیتن لە هەر جۆرە تێفکرینێک بیتن. ئینسان لە سەروی هەموو شتێکەوەیە شکۆی ئینسانیش لەلایەن خودای گەورە پارێزراوە ئێمەش دەبێ مرۆڤەکان پارێزگاری لێ بکەین. هیوای سەلامەتی لە بۆ دەخوازین جارێکی دیکە تاکید دەکەمەوە هەر پێویستیت شێوی لە چارەسەری وەکو باسم کرد تەندروستی تا ئێستا کە زۆر باش نییە بەڵام ئەلحەمدولیا گەڕایتەوە وڵاتەکەی خۆی لە دام و دەستگاکانی تەندروستی هەرێمی کوردستان و لە هەولێر هەر پێویستیەکشی هەبی ئێمە چارەسەری دەکەین و دووبارە لەگەڵ سوپاسکردنی حکوومەتی تورکیا قونسوڵی وڵاتی تورکیا دەستگاکانی پۆلیسی تورکیا ڕاگەاندنەکانی تورکیا لەگەڵ سوپاسکردن بۆ ڕای گشتی بۆ میدیاکانی کوردستان بۆ هەموو ئەو بەڕێزانی لە هەر ئاستێکن لە حکوومەتی هەرێمی کوردستان و حکوومەتی عێراقی ئێمە تاکید لەسەر ئەوە دەکەینەوە پێمان وایە بابەتە کۆتایی پێ نهاتیە دەبێت ڕێچکە یاسایەکەی خۆی بگرێتە بەر و سوپاس لە بۆ هەموو لایەکیش کە ئێوە هاوکارمان بوون تاکید لەسەرەوە دەکەمەوە شکۆی ئینسانی ئێمە
بەشێکە لە کاری ئێمە لە حکوومەتی هەرێمی کوردستان شکۆی ئینسانی هاوڵاتی شاری هەولێر بەشێکە لە شکۆی پارێزگای هەولێر و بەدڵنیاییەوە لە خزمەتی هەموو لایەک دەبین هیوا ناخوازین بۆ بابەتی وا زیاتر قسە بکەین بەڵام هیوا خوازین لە ئایندەدا بەگەشتر بۆ پرۆژەی خزمەتگوزاری ئێمە لە خزمەتی خەڵکی شاری خۆمان و وڵاتی خۆمان دابین ئەگە کاک مشتاق تەندروستی ڕێگای بدا ئەویش دوو قسەتان لە بۆ بکە ئەگەنا برایەکانی یەکەشان دەتوانن ئەوان لە جیاتی ئەو قسە بکەن ببورن من هەندێک سەحەتم تاوا نییە لەبەرەوەی خوێنێ زۆرم لێ ڕۆشتووە لە ڕووداوەکە ئەگە بکرێ ئەگیکاردیان دکتۆریان دکتۆر کاگەسوی هەکامەتان قسە بکەن فەرم کاک دکتۆر ئەگدەنا سەحەتی خودمانم زۆر سپاس بۆ جەنابی کاک دکتۆر ئومێد خۆشناو محافظی هەولێر طبعا ئێمە وەکو هاوڵاتێکی ئەم هەرێمە تووشی ئەو ڕووداوە بووین ئستەممان لێکرا لە وڵاتێکی غەریبی بەڵام خۆشبەختانە حکوومەتی هەرێمی کوردستان هاتنە سەرخەت و بە جەنابی دکتۆر ئومێد و محافظی هەولێر و سەفین دزەیی بەرپرسی پەیوەندەکانی دەرەوە و هەموو ئەو لایەنانەی تر و حکوومەتی عێراق و حکوومەتی تورکیا هاتنە سەرخەت شتەکە لە سەرمان کەمێک سوک بۆوە و سوپاسی هەموو لایەنەکانەکەین ڕووداوێک بوو زۆر ناخۆش بوو بە ئێمە ستەمێکی زۆر قورس بوو بەڵام حەمد بۆخوا بە سەلامەتی گەڕاینەوە بە هەوڵ و کۆششی حکوومەتی هەرێم هەموو لایەنەکان حاڵەتی ئەو شێوەیە لە مێسی لە تورکیا بوودا چۆن دڵنیاییدەن کە لەمە دووە خەڵکی هەرێمی کوردستان سەرداری تورکیا بکەن لە تورکیا بۆ شێوە بەڕۆ ئەم حاڵەتانە نەکەوە ئێمە دەتوانین دڵنیایی بە ئەو خەڵکە بدەین کە لە هەولێر نیشتە جێنەوە لە هەر وڵاتێکەوە هاتون لە هەر شارێکی دیکەوە دێن هەولێر ئەوە ئەرچی ئێمەیە بۆ دەستگاکانی پۆلیسی ئێمە بەرگریلەوە دەکەن بەڵام دڵنیاییدان لە وڵاتێکی دیکە کاری ئێمە نییە ئەوەی ئێستا ئێمە ئەو جدیەتی حکوومەتی تورکیا و پۆلیسی تورکیا و قۆنسوڵی تورکیا لێرە ئەوە پێمان دەرێ بەشێکە لەو دڵنیاییە کە ئەوانیش زۆر خەمخۆرانە هاتنە سەرخەت و لە ماوەیەکی کەمدا تاوانبارەکان دەستگیرکران بەڵام نەتیجەی دادگاییکردنەکە کە تا ئێستا بەشێک لەو دیکۆمەنتانەشمان لەلایە کە پرۆسەی دادگاییەکە و دەستگیرکردنەکەی تحقیقە بیداریەکان کاری باش کرایە ئەوانە دڵنیاییمان پێدەدەن ئێمە وڵاتی تورکیاش دوو جیرانی گرنگی یەکترین لە ڕووی بازرگانیەوە لە ڕووی تەندروستیەوە لە ڕووی هاموشۆی هاوڵاتیان و تەنانەت لە ڕووی تێکەڵاوبوونی کۆمەڵایەتیشەوە هاموشۆیەکی زۆرمان بەیەکەوە هەیە و ڕۆژانە ئەو خەڵکەی کە هاتوچۆ یەکتر دەکەن لەسەر هەردوو لامان پێویستە بەرگری لەوە بکەین و ڕێگانە دەین خەڵکانی بیرتەسک ببنە بەشێک لەوەی تێکدانی ئاشتی کۆمەڵایەتی وەکو باسم کرد بەرژەوەندی هاوبەش لە نێوانمان هەیە دوو وڵاتی جیرانی یەکترین ئەو هاتوچۆ هەمووشۆیانە دەبیتن و من لێرە شۆسپاس لە بۆ چالاکوانانی کوردانی باکوور کە ئەوانیش بەڕاستی ڕۆلی کاریگەریانە بۆ منە ئەو شەوەکەی بەشی زۆر لە ئەندام پەرلەمانە کوردەکان لە چالاکوانەکان ژمارەی تەلەفۆنەکانمان وەرگرت لە پارێزەرەکان ژمارەی تەلەفۆنمان وەرگرتن و وەکو شاری هەولێر سوپاسمان کردن ئەوان لە ئێمە نێزیکتر بوون و ئەوانیش پەرۆژ بوون و هاتنە سەرخەت جارێککە تاکید دەکەمەوە کاری هەردوو لامانە هەردوو حکوومەت ئەو ئەمنیەتە بپارێزین تا ئەو بابەتانە ئەو ڕووداوانە دووبارە نەبێتەوە ومن أواسي بسرعة ويجرام ببارد سالش مكانش تابعه ودا وكباس كابين كسبيستا السوشيال ميديا زوري بسيط دكات ودا وكارك يسيب وكارك يسيب وليدا ئێمە ئەو ڕاگەاندراوەی کە بڵاومان کردو بەرەنجامی پەیوەندی تەلەفۆنی پێشتر بوو یعنی ئەوە نەبوو ڕاگەاندراوەکە لە بۆ ڕای گشتی بێتن لە ڕاگەاندراوەکەدا چەند بڕگەیەکی تێدایە ئێمە قسەمان لەگەڵیان کرد داوای هەڵوێستمان لێکردن داوای دەژیکردنی تاوانبەرانمان لێکردن داوای ئەوەمان کرد دەبێ بۆ ڕای گشتی ڕوونی بکەنەوە چیا ئەوان بە خۆشحاڵیەوە بەڵێنی ئەویان پێدا هەم بۆ ڕای گشتی ڕوونکردنەوە بدرێتن و هەمیش تاوانبەران دەستگیر بکەن وەکو باسم کرد لە ماوەی چەند سەعاتێک تاوانبارەکان دەستگیر کران تا ئێستاکە ئەوەی کە ئیستیجابەی ئەوان بۆ ئیستیجابەیەکی باش بووە و بەو جۆرە بووە کە ئەو ئێمە تا ئێستا پێ ڕەزامەندین بەڵام دیسان دەڵێمەوە پرۆسەی دادگاییکردنەکە حکمی کۆتایی دەبیتن کە بزانین بە چ جۆرێک لەگەڵ ئەو کەیسە هەڵسوکەوت دەکرێت ومێدی ئێمە جوایە هەڵسوکەوتەکە وەکو ئەو هەڵسوکەوتانە بی کە تا ئێستا کراوە فەرموکە ئەوەی کە لە شوێنی هەستەکە ڕووی داوە
لە تێپەڕاندنی ئەمە ئەوان هاتوونەتە پێشی ئەفۆن بەڵێ ئەو سیارەی کە هێرشەکەیان کردووە هاتوونەتە پێشی لە هاتنە پێشە ئەم داوەچیوە کە تێبگات بزانە بۆچی وەستاون ینی پێک بێت لەگەڵیان ئاگەرە هەر شتێکیان بێت ئەوان ڕاستەوخۆ هێرشیان کردوتە سەری بەو شێوەیە هیچ مەجالیان پێی نەداوانە قسە بکات یان شتێک دووسێ گوێنەنداوە یەکسەر هێرشیان کردوت سەری بەو شێوە ڕوویداوە کاک گۆران سەدیق کوردستان تیڤ کاکومێت گۆران سەدیق لە کوردستان پرسیاری ئەوەکەم هەنەی دوێنێ وەزارەتی ناوخۆی کوردستان بڵیان داکەوە لێشتەران و هاوڵاتانی خواردن ناوەڕاستی عێراق بێ سەردانی یاریی کوردستان کردووە لە ساڵانی ڕابردوو ژمارەی زۆر لێشتەر هاتووەتە سنووری پارێزگای هەولێرکەوە و پارێزگای هەولێر ئامادەکاریتان کردووە چۆن پێشوازی لەو گەشتیانە کردکە لە خواردن ناوەڕاستی عێراق دێن بۆ هەرێمی کوردستان ئێمە جارێک کە تاکید دەکەینەوە هەر ئیجراعاتێک لە ژووری ئۆپراسیۆنی پارێزگای هەولێر بۆ بابەتی کۆڕۆنا گیراوێتە بەر هەر ئیجراعاتێک لە لێژنەی باڵای ڕوبەڕووبوونەوەی کۆڕۆنا گیراوێتە بەر تەنها و تەنها ئامانجمان سەلامەتی هاوڵاتیانمانە ئەگەرنا چەند لەسەر هاوڵاتیان باری قورسە بڕیارەکان دوو بەرامبەریش لەسەر ئێمە وەکو حکوومەت بڕیارەکان قورسن ئەوەی ئێستاش کراوە بە خۆشحاڵیەوە کە دوێنێ وەکو ڕاگەیاندرا ئێستا بازگەکانی هەرێمی کوردستان بەڕووی خەڵکی ناوچەکانی دیکە عێراقی کراونەتەوە دوای ئەوەش ئێمە لە ژووری ئۆپراسیۆنی پارێزگای هەولێر بڕیاری ئەوەماندا خۆڵەکانی ئاهەنگجێڕانیش کراونەتەوە دیسان دەمەوێت تاکید لەسەرەوە بکەمەوە هەموو ئەو ئیجراعاتانەی ئێستا کە خەفیف بوونەتەوە مانای وانییە بابەتی کۆڕۆنا کۆنتڕۆل کراوە و کۆڕۆنا نەماوە بەڵکو کۆڕۆنا ماوە و کاریگەریەکانی و مەترسیەکەشی هەر جددیە ئەوەی دەبینێتەوە لەسەر ئێمەیە ئێستا بەرپرسیارەتی تاک دەست پێ دەکا بەرپرسیارەتی تاک دەست پێ دەکا پێویست بەوە دەکاتن کە ئێمە بەشی زۆرمان هاوڵاتیان لە پێکەڵاوبوونەکانمان بەڕاستی خۆپارێزراو بین هەر نمونەیەکی ئێرە وەربگرین ئێستا ئێوە زیاتر لە 20 ڕۆژنامە نووسن بەشێکتان ماسکەکانتان ئێستاندێکتان چاتان کرد بەشێکتان ماسکتان نەبەستایە ئەوە خۆنە پاراستنە ئازیانی خۆشت ناپارێزی لۆی دیسانە کە تاکید دەکەمەوە هیوادارم هاوڵاتیان پابند بن بە ڕێنماییەکان بەداخەوە ئەمەن دەبێت واقعەتی زۆر ناخۆش باز بکەم لەو بابەتەی کە لە ماوەی چەند ڕۆژی ڕابردوودا بە تایبەتی لە ڕۆژانی جەژن هاتوچۆی شارەکان کە بەپێی بڕیار لە لێژنەی باڵای ڕوبەڕووبوونەوەی کۆڕۆنا بڕیارەکە بۆ هەموو هەرێمی کوردستان بوو نەک تەنها بۆ شاری هەولێر بوو بەڵام بەداخەوە لە سنووری پارێزگای سلێمانی پێگیری بۆ بڕیارە نەکرا ژمارەیەکی زۆر گەشتیار چوونە پارێزگای سلێمانی ئێستا خەڵکی کاسبکاری ئێمە لە شاری هەولێر هوتێلخانەکان و چێشتخانەکان تەنانەت شوفێری تەکسیش گلەییان لە ئێمە هەیە کە بۆچە ڕێگامان نەدایە ئێمە ڕێگامان نەدایە ڕێنماییەکان و بڕیارەکانمان جێبەجێ کردیە بەمانای ئەوە نیە ئەگەر لە شوێنێکی کە ڕێگادرا ئەوان لە ئێمە کاری باشتریان کردو نەخێر ئەوان پێچەوانەی بڕیارەکان بووە ئێستاش ئامادەکاریەکان کراوە بۆ ئەوەی کە هەموو ئەو بابەتانە ئەو ڕێشونانە بگیرێتە بەر کە لە پێناو گوزەرانی خەڵک لە پێناو کاری کاسبکارانی شاری هەولێر بیتن و بەشایەتی خەڵکی شاری هەولێریش ئێمە ماوەیەکی زۆرە هەرچی تەساهولاتە گرتیتمانە بەر هەموو ئەو بڕیارانەی کە داشتمان جێمان لە خواستی خەڵک گرتیە خواستی کاسبکاران خواستی هاوڵاتیان بە چ زۆرێک بووە خۆمان لەگەڵ ئەوە گونجاندە و سوپاسان دەکەین شاری مێسی ئاقویس راپۆرت سایەکان پێگەیشت و سەبارەت ئەنجامی لێبوونەوە پرسیارێکەمەوە هەیە دووەمیشم هیچ دڵنیایەکەوە بووە لە لای پارێزگای مێسینەوە سەبارەت بە پێگەشتێرە بە تاکید ئێمە دڵنیای پرسیاری دووەمت وەڵام دەدەبەوە لە پارێزگای مێرسینە و لە قۆنسڵ و لە بەرپرسی پۆلیسی ئەو شوێنانە وەکو باسم کرد لەلایەن ئەندامانی پەرلەمانیشەوە ئێمە دڵنیایی ئەومان پێدراوە ئەو بابەتانە دووبارە نابنەوە و بابەتانە پەیوەنددار نییە بە سیاسەتی ڕسمی دەوڵەت بەڵکو کارێکی شخصیەک خەڵکانی کردیان خەڵکێکی لادەرن لە یاسا و خەڵکێکی جێرە شێوێنن سەبارەت بەوەی کە راپۆرتی پزیشکی یان ئەنجامی لێکۆڵینەوەی کۆتایی تا ئێستا وەرنەگیراوە بەڵام هەم لە ڕێگای ئەو پارێزەرانە لەوێ کە خۆبەخشانە هاتنە پێش و ئیسزابەی باشیان هەبوو هەم لە ڕێگای ناوەندان فەرمیەکان وەکو دەربڕینی فەرمی ئێمە شمانولیان وەرگرتەوە بەڵام وەکو دیکۆمنت بەشێک لەو تەحقیقانەمان لەلایەکە لە ساتی دەستگیرکردنی تاوانبارەکان کە لە مەرکەزی پۆلیس بوونە ئەو تەحقیقانەمان لەلایە کە چیان پێگوترا و چیان لێ پرسرا و چیان وەڵام دایتەوە بەڵام ئەو پرۆسەی دادگایە کاری ئێمە نییە باسکردن لەوە بڵاوکردنەوەی چاوەڕوانی ئەنجامی کۆتایی دەکەین کە وەکو باسیشم کرد ئێمە هەر ئەمڕۆیان بەیانی نامەیەکی دیکەی فەرمی
لەگەڵ دیکۆمنتەکانی لە لای کاک مشتاق هەیە لەگەڵ تەواوی ڕووداوەکە بە ڕسمی پێشکەش بە قونسولیا دەکەین و چاوەڕوانی ئەنجامی فەرمی ئەوانش دەبێت. زریان هاوشە لەو کاتێک کە ڕووداوەکە ڕوویدا لەمەوەی چەند سەعاتێک لە تۆڕی کۆمەڵایەتی تویتەر نزیکەی 150,000 تویتی لەسەر کرا ئاماژە بۆ کە زۆربەیەکی پێکەوە بەدواداچن بۆ کرد دوکەکان ئاماژە بەوە دەکەوە هێرشمان کرد لەسەر کوردە تیرۆریستەکان لەو نامەی کەوا دەینووسن بۆ کۆنسۆلگا ئێوە ئەوە دەنووسن کە لێدانی تەنها لێدان بریندارکردنی هەستی کوردەکانی هەموو ئەوانەی کە بەرامبەر بە قسەیەکیش بەرامبەر بە کوردەکان دەکرێت هەماشت ناگەێنێت بە دڵنیاییەوە ئێمە ئەو تویت و ئەو بابەتانی لە تۆڕە کۆمەڵایەتیەکان دەربڕان و نووسران لەلایەن خەڵکی نەژادپەرست لە تورکیا بە هەڵوێستی ڕسمی دەوڵەتی تورکیا نابینین وەک چۆن ئەو پەرچەکردارانی لە هەرێمی کوردستانیش بوون و خەڵکی ئێمەش لە تۆڕە کۆمەڵایەتیەکان هەندێک تەجاوزی کرد ئەوەش هەڵوێستی ڕسمی حکوومەتی هەرێمی کوردستان نییە. سەبارەت بەوەی کە ئەو بابەتە پەیوەنددارە بە هەمومان و بە خەڵکی کوردستان بەڵێ بە دڵنیاییەوە و ئەوەی کە نووسیشتی کورد لە ژیانیدا تێرۆریست نەبووە ئەو کەسانەی ئەو بیرە توندڕەویانێ ئەوان بەو جۆرە بیرێکی توندڕەوی تیرۆریستیان هەیە و ئێمە دیسان تاکید لەسەرەوە دەکەینەوە شکۆی ئینسانی کورد ئەرچی ئێمەیە لە حکوومەت و ئێمە ژۆک و پارێزگای هەولێر بۆ پارێزگاریکردن لەو شکۆیە ئەوەی کەشکرا ئەگەرنا ئێمە با نمونەیەک وەربگرین تازەم لە ژووریش بە کاک مشتاقم گۆ ڕۆژانە حادیسەی سیارە دەبن هەر ئەو شۆ خاڵک بەداخەوە لە شاری هەولێر جانی سپاردیە ئەگەر کاک مشتاق لە شاری هەولێر یان لە شوێنێکی دیکە لە کوردستان حالەتێکی وای بەسەر بەهات بایە بەو جۆرە ئێستا ئێوە کۆنە دەبوونەوە ئێمەش پێشوازیمان نەدەکرد ئەوە بابەتێکە پەیامێکە کە ئەوەی لەگە کاک مشتاق کراوە لەگەر هەمومان کرایە لەگەڵ شکۆی ئێمە کرایە و بۆیە شەبەرگری لێ دەکەین. بۆ داهاتوو هیچ قسەکان کردەوە کە ئەگەر حالەتن بۆکانشی دەکرێت بەڵێدان بۆ زۆر لە وڵاتان بسیاری بۆ کارنامەکان شاکە کەسی کە ڕەمدانەوە ئەو ڕاپۆرت ئامانجی بەسەردانەکەدان بۆ چی بۆ نەخۆشی خۆتان بوو بۆ سەفەر بکەین ئەو ڕاپۆرتە پێ دوای ئەو هێرشە باسە چی دەکەوە یانە نەسیسێ بە کارشار ئێمە ناتوانین خەون ببینین کە ڕووداوی وا دووبارە نافتەوە بەڵام تەمەنا دەکەین کە ڕووداوی وان نەبێت و دوایین ڕووداوی لەو زۆرەش بیتن هەرچی ئێمەش لە هەردوو حکوومەت ئێستا هەر کارێک لە هەولێر ببیتن ئێمە ناتوانین خۆمان لە بەرپرسیارەتەکەی بدۆزینەوە خۆمان بدزینەوە کە پێمان وابیتن ئێمە مەسئول نینە بەڵێ مەسئولین ئەمنیەتی ئەو شارە لەسەر شانی ئێمەیە گەشتیاری ئێمەش و خەڵکی کاسبکاری ئێمەش و بە هەر هۆکارێک ئەوانەی بۆ نەخۆشیش بیتن دەستە وڵاتی تورکیا ئەرچی پارێزگاریکردنی ئەوان ئەرچی مؤسساتی دەوڵەت و پۆلیسی دەوڵەتە بۆی هیوادارینە بابەتانە دووبارە نەبێتەوە و ئەمە تەمەنای دووبارە بوونەوەی ناخوازین بەڵکو هیوادارینەوە دوایین ڕووداوی ناخۆش بیتن کە ڕووداوێکی زۆر ناخەژێن بوو لە ڕووی مرۆییەوە لە ڕووی نەتەوەییشەوە بۆ ئێمە کاریگەری زۆری لەسەر ئێمە دروست کرد ئێمە ئەوەی کە خەڵکێک نایاسایی بکە لە هەولێر بیکە هەر ئیجراعاتی لەگەڵ دەکرێت و لە هەرێمی کوردستان بیکە و لەگەڵی دەکرێت و لە تورکیا و لە هەر وڵاتێکی دیکەش بیکە ئەوە دەلالەتی ئەوە نییە ماکە خەڵکێکمان چوە تورکیا چۆ وڵاتێکی دیکە کارێکی نایاسایی کرد ئیتر ئەوە ئەمەدەبی دەوڵەت دەیبێنە حکوومەت دەیبێنە دەنگ ئەوەی بەرامبەرمان دەکرێت وەکو ئەو جۆرەی کە بەو جۆرە بینیمان بە دڕندانە لەسەر شەقام لەبەردەم خێزان و منداڵەکانی لەو هاوڵاتی ئێمە دەدرا کە پێمان وابوو ئەگەر تاقیبمان نەکرد بیتن ئەگەر لێکۆڵینەوەی بیداییمان نەکرد بیتن ئەوانە چ بابەتێکن ئەمە بە بابەتە چوە عەفەوی نایەنێت دەنگ و بێن دیفاعی لێ بکەین ئەومان بە حەق بینیوە بە بابەتێکی خراپمان دیتیە کە بەرامبەری کرایە ئەگەر نە حادیسەی سیارە بە کەسیشمان نەمان دەزانی ئەگەر دوو سیارە لێشان بدەبە بە شەڕیش بەهاتبەنە ئەو کاتی شتێک ڕووی دەبە تەنها خانەوادەی کاک مشتاق دەیانزانی ئێمە نەمان دەزانی بەڵام کە وا بوو بەو جۆرە کە بڵاو کرا من هەتا ژمارەی ئەو گەنجەم وەرگرت کە گەنجێکی کوردی باکوورە لە مێرسین کە تەسویری کردی و بڵاوی کردو ژمارەی ئەویشمە گرت سپاسی ئەویشمان کرد کە بەڕاستی ئەوانە هۆکار بوون ئەگەر بەو جۆرە نەبایە لە تۆڕە کۆمەڵایەتیەکان بڵاو نەبا و ڕووداوە کۆتایی پێدا هاتوو ڕەنگە بەو شێوە دادپەروەریەش مامەڕە لەگە کەیسەکە نەکرابە ڕەنگە بەو جۆرەش
مشهوری تەندروستی کاک مشتاق نەخورابایە ئەوە بەنسبەت دەبێت دوایین پرسیار بێ بەڕێزان لێکرد چی دیکەگەر وەڵامەکەیان بدەنەوە کۆتایی پێدەین سەبارەت دوو پرسیارەت کە راپۆرتە تەندروستیەکان چێنێ و هۆکاری سەردانەکە چی بووە هۆکاری سەردانەکە تەنها گەشتیاری بووە برام لەگەڵ خانەوادەکەی چوونە راپۆرتە پزیشکەکان ئەڵێ حاڵی جێگیرە بەڵام زۆرمان زۆر خەنێکی زۆری بێڕۆشتووە پێویستی بە پشوویەکە بەلانی کەم 15 و 20 ڕۆژ تا بێتەوە سەرخۆی زۆر سپاس دەکەم